بەڵێ سانە بەردەوامین ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دووەمان بەسپاسەوە لەگەڵ میوانەکەمان لە شاری هەولێری ئەزیزەوەکەین. دوێنێ یەکەمین دانیشتنی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە چوو کە تیایدا لە ڕێی دەنگدانەوە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەڵبژێرا کە هەیبەت حەلبوسی بوو، کاندیدی سوننەکان بوو. ئەویش دوای کۆبوونەوە و دانوستانی درێژخایان لە نێوان لایەنەکانی سوننە دوجار ڕێکەوتن لەسەر ئەوەی کە هەیبەت حەلبوسی کاندید بکەن و دوێنێ لە پرۆسەی دەنگدان لە یەکەمین دانیشتنی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران. دواتر پرۆسەی دەنگدان بەردەوام بوو بۆ هەڵبژاردننی جێگری یەکەم و جێگری دووەم کە عەدنان فەیحان وەک جێگری یەکەم هەڵبژێرا. ئەوەی کە جێی باسە یاخود قسەی لەسەر بکرێت زیاتر پرۆسەی هەڵبژاردن بوو بۆ هەڵبژاردننی جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کە دوێنێ دوو پرۆسەی هەڵبژاردن بەڕێوە چوو لە نێوان دوو کاندیدا، بەڵام پرۆسەکە یەکلایی نەبووە. بڕیارە ئەمڕۆ گەڕی سێم بەڕێوە بچێت بۆ هەڵبژاردننی جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. جا ئێمە وەک باسم کرد لەو بارەوە بەسپاسەوە بەڕێز محەممەد کامەرانمان لەگەڵایە لە هەولێرەوە کە چاودێری سیاسیە. کاک محەممەد بەیانیت باش ئەمەیە بۆ چوونی تۆ بزانم لە ڕووی یاسایی و سیاسی سەبارەت بە بڕێوە چوونی یەکەمین دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە دوێنێ بوو کە تێیدا سەرۆکی ئەنجومەن هەڵبژێرا، جێگری یەکەم هەڵبژێرا، بەڵام جێگری دووەم دوای دوو گەڕ یەکلا نەکرایەوە بۆ پێی دەنگەکان پێویستی بە 150 زائید یەک هەیە یاخود کۆیەک هەیە. پرۆسەکە هاتۆتەوە یاخود بۆ ئەمڕۆ بڕیارە گەڕی سێم بەڕێوە بچێت. جاممە بەسمە بزانم لە ڕووی یاسایی و سیاسیەوە دانیشتنی دوێنێ چۆن بوو؟ بەڵێ بەیانیتان باش، سلااوتان لێبێ و هەر لە خۆشی دابن لەگەڵەوە. ئەوەی کە دەگوزارێ لە پەرلەمانی عێراق هەوڵێکی سەپاندنی هەژمونە لەلایەن ئێرانەوە. ئەم پێدەچێت زێپەنجەی تەواو دیار بێ لە کابینەی داهاتوش. ئەمە لە یەکەمین شت لابردنی حەلبوسی بوو، ئەو تا دەستپێکردنی دەنگدانیش نیازی هەبوو خۆی کاندید کە بۆ ئەوەی ببێتەوە بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران. بەڵام دیار بوو عەمار حەکیم چووە پاڵیەوە گوتی تکای لێ کرد بە هیچ جۆرێ خۆت کاندید مەکە، چونکە لێکەوتەی خراپی دەبێت بۆ عێراق و ناوچەکەش. جا ئەم کاندیدەی هەڵبژێردرا وەکو سازشێک لە نێوان سوننە و شیعە کە بەدڵی هەردووشیان بوو. جێگرەکەشی کە لە کوتلەی شیعەیە ئەمیش بەبێ کێشە چۆزەی خۆی ئەوەی ماوە کووردە. سەبارەت ئێمە خۆمان دەزانین لە عێراق هیچ شتێک نییە بە ناوی ئەوەی کە چێ دەنجی پێویستی هێناوە. شتەکان بە ڕێککەوتن و سازان بەڕێوە دەچن لە پشتی پەردەوە. بە ئاشکراش عێراق ناوی لێناوە محەسەسە کە خۆی دیموکراسی نییە، بەڵام ئەو خۆی حەز دەکات بەم جۆرە شتەکانی یەکلایی بکاتەوە لە بینی سوننە و شیعە و کورد پشکەکان دابەشکە. ماوەتەوە کورد وەکەوەی جێگری دووەمی دیاری بکە لە ناو پەرلەمان، بە خۆی پەرلەمان دەبێت بە 15 ڕۆژەم شتە بکە، سەرۆکایەتی پەرلەمان تەواو بێ. دوای ئەوە 45 ڕۆژ دەدرێت بە هەڵبژاردننی سەرۆک کۆمار و دوای ئەوەش 30 ڕۆژ دەدرێت بە هەڵبژاردننی سەرۆک کۆمار و 45 ڕۆژی کۆتاییەکەی بۆ پێکهێنانی حکوومەت لەلایەن گەورەترین کوتلەی ئەنجومەنی نوێنەرانەوە. بەڵام ئەوە خۆی بەڕێز فایق زێدان سەرۆشی ئەنجومەنی دادوەری عێراق ئەم پێشتر ئەمەی ڕاگەیان کە لە ماوەی 90 ڕۆژ دەبێت تەواوی حکوومەتی عێراق پێک بێت. ئەمەش دیارە ویست، بەڵام پێدەچێت زۆرتر بخایەنێ. خۆمان بینیمە لە 2021 خۆی هەمان لێدوان هەبوو، بەڵام نزیکەی ساڵێکی خایاند ئەو کات کێشە لە بینی سەدر و کاک محەممەد لە ڕووی دەستور و یاسایی ئەمە ڕێگە پێدراوە ئەگەر یاخود زیاتر بێ لە با بڵین
لە 90 ڕۆژ زیاتر بێت یا خود دوا بخرێت ئەم شتا لە ڕووی دەستور و یاساوە چۆنە؟ ناخۆی بێگومان دەستوری نییە وەگە وەکو بڵێ دەستوریان یاسایی بێ ئەمە بە هیچ زۆرێک ڕێی تێ ناچێ بەڵام ئەوەیە خۆمان دەزانین لە عێراق شتەکان بە گفتوگۆی پشتپەردەوە یەکلایی دەکرێنەوە ئەمەش بابەتێکی هەستیارە لە دواتر پێکهێنانی ئەمەی کە یەکلایی دەبێتەوە دوای هەڵبژارنی سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران هەڵبژارنی سەرۆک کۆمارە دوای ئەو ئەگەر کورد بتوانێت خۆی 2021 کورد ئەم شتەی زۆر دواخست دواتریش پێکهێنانی حکوومەتیش لە لای شیعەوەش هەر دواخرا بە بۆنەی ئەوەی کە لە نێوان سەدر و ئەو لایەنانەی ئێستاکە سوارچەوەی هەماهەنگی پێک دێنن ململانەی چەکداری دروست بوو ئەمەش زیاتریش دواکەوت 300 قسوور ڕۆژی پێچوو پێدەچێ ئەم زارەشیان بە هەمان حاڵ بچێ بەڵام هیواخوازین لەوەی کە کورد ئەم زارە بە یەک دەنگ بە یەک دەست بتوانێ ئامادەی گۆڕەپانی سیاسی عێراق بێ و بە داواکاری ڕوونی هەبێت لە نەهاو بەشەکانی لە کابینەی داهاتووی عێراق. بەڵێ کاک محەممەد هەمیشەیەکێتی نیشتیمانی تەنانەت خودی سەرۆک باڤڵ لە چەندین بۆنەدا تەچیدی کرۆتەوە لەسەرەوەی کە پێویستە ماڵی کوردیەک بخرێ یاخود کورد بە یەک دەنگ و یەک ڕنگ بچێتە بەغا بۆ چارەسەرکردنی کێشە و ناکۆچیەکان بە دیاریکراوی لە نێوان هەرێم و بەغداد یاخود سەبارەت بە پرسی پێکەێنانی کابینەی نوێی حکوومەت بەڵام ئەو دیمەنانی کە بەداخەوە دوێنێ بینیمان کە ئەمە پێچەوانەی ئەوە بوو کە دەرکەوتەی تری لێکەوتەوە هەر بۆیە لەو سۆنگەیەوە من کاک محەممەد ئەپرسم ئایا ئەمڕۆ پێشببینی ئەکەیت کە پرسی جێگری دومی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران یەکلایی بکرێتەوە یاخود ئەگەر یەکلای کرایەوە ئەمە ڕێخۆشکەرە بێت بۆ ئەوەی پۆستی سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق یاخود سەرۆکی حکوومەتی عێراق یان با بڵێن کابینەی نوێی حکوومەتی عێراق لە داهاتوێکی نزیکە یەکلایی بێتەوە ڕاستە ئێمە ئەزانین کە دیمەنی سیاسی لە عێراق ئاڵۆزە بەڵێ خۆی ئەو بابەتێکی زۆر هەستیار نییە ئەمەی کە ئێستا ماوەتەوە لە ئەنجومەنی نوێنەران ڕەنگە ئەم ڕۆژ یەکلایی ببێتەوە بەڵام وا چاکترە من وای دەبینم کە ئەم کاندیدەی پارتی دیاری کردووە ئەو دەربچێت کورد زیاتر بەلای ئەودا بڕوە چونکە خۆی ئەگەر وانە بێت وا هەز دەکەم پارتی هەست بە پەراوێز خستن دەکات کە ئەمەش دواتر وەکو هێزێکی گەورە لە گۆڕەپانی سیاسی عێراق دەتوانێت پرۆسەی سیاسی پەک بخات یان بە هەر جۆرە بە پێکەنانی حکوومەت دوا بخرێت ئەمەی سەبارەت بە ئەوەش ئایا ئەم هەڵبژارنی جێگری دووەم یان تەوابوونی هەڵبژارنی سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران کۆمەچی بە خێراکردنی پرۆسە پێکەنانی حکوومەت دەکات هیچ پەیوەندیەکی وای پێوە نییە چونکە ئەمەی کە ڕێکەوتنەکان کراوە لە نێوان ماڵی شیعە خۆی ئەوەی کە دەبیندرێ پێدەچێت سازانێکی تەواو هەبێت لێک تێگەیشتنێکی تەواو هەبێ ڕاستە لە ڕوخساردا دەبینین کە وا دەردەکەوێت سوودانی و مالیکی کێشەیان هەبێ یان عارەزی وەکو کاندید هاتوۆتە پێشەوە بەڵام ئەگەر ئێستا کەش کاندیدی نەبێت چوارچەوەی هەماهەنگی لەو ماوەی دواتردا کاندیدەکەی خۆ یەکلایی دەکاتەوە و دەنجی پێدەدرێ بەبێ هیچ کێشێک کورد و سونەش چاوەڕێی ئەوە نایانێ هەمان هەڵەی 2021 دووبارە بکەنەوە کە ببنە بەشێک لە ناکۆچی ماڵی شیعە ئەمان دەیانەوێت بە زۆری چاوەڕێی چوارچەوەی هەماهەنگی دەکەن کاندیدەکە دیاری بکە ئەوانیش دەنجی پێدەدەن وەکو ئەوەش بێ وەکو لایەنی نێودەوڵەتیش دەمەوێت ئاماژە بەوە بدەم لایەنی هەرێمی و نێودەوڵەتی وە چۆن کاریگەریان دەبێت بەسەر ئەم پرۆسەیەوە ئێران دەچێتە ناوردەکاریەوە ئێران ئەمە توانای هەیە و ویست و بەرژەوەندیشی هەیە کە لە وردەکاری ئەو بابەتەوە ئەی ئەمریکا کاک محەممەد ئەمریکا نایکە هەڵەتێ گەشتنی زۆر هەیە
حاڵەتە گەیشتنیشی زۆر هەیە لە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە عێراق خەڵک وا تێدەگام خەڵکێکی زۆر وا تێدەگا کە ئەمریکا ڤیتۆی لەسەر فلانە کەس هەیە یان 50 بۆ کەسێک ڕادچێشە دەڵێ من ئەوم دەوێ وەکو سەرۆک وەزیریان ئەمەم ناوێت ئەمە هەڵەیە چونکە ئەمریکا گرنگجی بە کەسایەتی نادات لەبەر چەند هۆکارێک حەز دەکەم بۆ ئێوە بینەرانیش ڕوون بێت ئەمەی کە یەک ئەوە نەبێ یەک نمونەی بچووک نەبێت لە 2010 کە بایدن خۆی هاتە عێراق داوای کرد مالیشی ببێتەوە سەرۆک وەزیران ئەمیش دوای ئەوەی ئێران زانرا کە ئەمە ویستی ئێران بوو زانرا کە دواتر ڕەنگە ناکۆشی دروست بێ دوای ئەوەی سەدر و لایەنەکانی تر ویستیان فشار بخەنە سەر مالیشی ئەمە بۆ یەکلایکردنەوەی ناکۆچیەکان باش بوو ئەمە تاکە زار بوو کە بتوانێت کە ئەمریکا دەستوەردانی ڕاستەخۆی هەبێ لە 2006 زاڵمای خەلیلزاد لە سیاسەتی ئەوە ناڕازی بوو ئیبراهیم زەعفەری ئەو کاتیش بەڵام ئەو کاتیش نەیگوت چێمان دەوێت وەکو سەرۆک وەزیران ئەو کات کە مالیشی دەستنیشان کرام گوتی ئێمە دەمانەوێت تەنیا کابینەی داهاتوو کابینەیەکی مەزهەبی نەبێ کە هەروەها ناکۆچیەکانی نێوان پێکاتەکانی عێراق قوڵتر نەکاتەوە ئەمە تاکە داواکاری ئەمریکا بوو لە 2004 بۆ حەیدەر عەبادی جوا بوو دوای لە 2010 بۆ عادل عەبدولمەهدی جوا بوو لە 2020 بۆ سوودانی هەمان شت ئەمە وەکو مێژوو هۆکاری دووەمیش چییە هۆکاری دووەم ئەوەیە لە کابینەی ترەمپ هیچ کەسێکی بە ئەزمون نییە لە سیاسەتی عێراق ئەمانەی کە دەستنیشان کراون ئەوەی هەر خۆی ترەمپ لەو بۆ نمونە بە کۆنگرێسی نەبردوون کە کۆنگرێس دەنجیان پێ بدا و ئەمانە دیپلۆماتکاری سیاسەتی دەرەوە نین هیچ کامێکیان ستیڤ ویتکۆف تۆم باراک مارک ساڤایە ئەمانە تەنیا دۆستی ترەمپ و ترەمپ وەکو نێردەوانی نردووە یعنی ئەوان شارەزاییان لە فایلی عێراق نییە لە فایلی عێراقیان ستیڤ ویتکۆف لە فایلی رووسیا و تۆم باراک لە فایلی سووریان نییە ئەوانە تەنیا وەکو نێردەی ترەمپ لێرە ئامادەن وەکو دیپلۆماتکارەکانی تر نین ئەوانەی کە پێشتر بە کۆنگرێزدا دەڕۆیشتن لە وەزارەتی دەرەوە ڕاهێنانی تەواویان پێدەکرا لە سەر عێراق ناچار بوون بخوێنەوە و توێژینەوە بکەن ئەمە هیچ ئەم شارەزاییان نییە هۆکاری کەواتەکان ببوورە پێ دوایە ترەمپ خۆی هەڵسەنگاندنی بۆ نێدراوەکانی خۆی نوێنەرەکانی خۆی نەکردەوە تا بەڕسە دەڵێ ئەمە سیاسەتمەدارین ئەمانە دیپلۆماتکارین کەواتە لەسەر چ بنەمایەک ئەمانی هەڵبژاردووە خۆی وەکو ئەوی لە میدیای ئەمریکی باز دەکرێم ئەمەی کە خۆشی ترەمپ نەیشاردوێتەوە دۆستی خۆینن لە ڕووی بازرگانیەوە و دەیەوێ وەکو چاکەیان بداتەوە کە لە ئەوە لەگەڵینە لەگەڵی بوون لە کاتی کامپینەکەی سەرۆکایەتی لەگەڵی بوون لە کاتی هەڵمەتی هەڵبژارنەکەی بەڵام ئەمە کێشە نییە ئەمان دەتوانن قسە بکەن بەڵام ئەمریکا باسی کەس ناکات وەکو ڤیتۆ لەسەر کەس ناکات تەنیا داواکاری هەیە ڕێوشوێن بگیرێتە بەر بۆ نمونە داواکاری ئەمریکا بۆ کابینەی داهاتووی عێراق ڕوونە دەڵێ ئێوە دەبێ ئەم گروپە چەکدارەکان هەڵبوەشێننەوە جا چۆن دەیکەن چێ دەیکە ئەمە گرنگ نییە بۆ ئەمریکا بە هیچ زۆرێکی گرنگ نەبووە هەرگیز گرنگ نەبووە ئەوە خۆی کاک محەممەد کاتە ئەو داواکارانەی ئیدارەی واشنگتۆن داواکارێکی ئاساییە یاخود وەکو ڤیتۆیەک بەکارێنێت چکە بەشێک لە چاودێرانی سیاسی یان بەشێک لە نوخبەی سیاسی پیان وایە کە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان وەک ڤیتۆیە لەلایەن ئیدارەی واشنگتۆن و لەلایەن خودی دۆناڵد ترامپەوە بەکارێت وەکو دۆناڵد ترامپ هیچ گرنگجی بە فایلی عێراق نادا ئەمە خۆی لە ئەمە سیاسەتی نوێ ئیدارەی واشنگتۆنە یاخود بڵێن جۆرێک لە پەراوێز خستنی عێراقا بە بۆچوونی تۆ نافایلی بەڵێ خۆی بەڵێ بەپی تیۆری نێودەوڵەتیەوەی کە ئەمریکا ئیشی لەسەر دەکات تیۆری پەیوەندی نێودەوڵەتیەکان پێ دەگوترێت ئۆفێنسیڤ ریالیزم لە بەرژەوەندی ئەمریکایە لە ئەم کەشەی کە سین هێناوێتە کایەوە بە پیر ئەوەوە بڕوا هەوڵ بدات سین هەوڵ بدات چین فراوانخوازی چین لە ڕووی بازرگانی و هەژمونەوە سندم بکە یان سنووردار بکە ئەمە تاکە ئامانزی سەرەکیت کە ئەوەیە کابینەی ترەمپە هەروەکو لە ئەوە کەشی دیارە لە استراتیژی
ئاسایشی نیشتیمانەکەی کە خۆی بڵاوی کردەوە لە مانجی ڕابردوو ئەمە بەڕوونی دیارە گوتی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست دوو ئامانزمان هەیە ئەمە وەک ئەوەی کە خۆی دەیڵێ لە ناو راپۆرتەکەم دەڵێ دەڵ هیچ کە پێویستمان بە نەوتیش نەماوە پێویستمان بە نەوت نەماوە تەنیا دوو شتمان دەوێت ڕێرەوە بازرگانی ئاویەکان کراوە بن دوو ئیسرائیل پارێزراو بێ دەڵێ ئەمە تاکە ئامان زمانە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەبارەت بە فایلی عێراقیش ئەگەر هەبێ ئێستا پێشتر هەمیش ئەم نێردانە چین ئەم نێردانە وەکو مارک ساڤای ئەوان بۆیە هەڵی بژاردون هەتا ڕاستەخۆ پەیوەندی بە خۆیەوە بکەن لە کۆشتی سپی واتە بە نەچنە پنتاگۆنیان وەزارەتی دەرەوە بە فلتەری ئەوان تێپەڕ نەبن ڕاستەخۆ بۆ پەیوەندی بەوە بکەن شتەکە خێراتر بکەن بەڵام لەبەر ئەوەی کە عێراق بۆ ئەو گرنگ نیە ئێستا مارک ساڤای فایلەکەی بردۆتە وەزارەتی دەرەوە ئەنجومەنی ئاسایش کە هەردووشیان لە ژێر دەستی مارک ڕۆبیۆدان مارک ڕۆبیۆ کە هەم وەزیری دەرەوەیە هەم ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکایە ئەو گرنجێکی گرنجێک دەدا بەو پرسە بەڵام هێشتا لە کۆتاییشدا ئەمریکا وەکو هێزێک وەکو بڵین هێزێک زلهێزێکی نێودەوڵەتی بە هیچ زۆرێک بۆ ئەو گرنگ نییە چێ وەزیرە لە کابینەی داهاتووی عێراق چێ سەرۆک وەزیرانە باشەکەواتە کاک محەممەد یەک شت سەرۆک وەزیران بەڵێ تەنیا سەرۆک وەزیران ئەوە نەبێ ببورن تەنیا سەرۆک وەزیران لە لیستی تیرۆری ئەمریکا دانەبێ و لە لیستی لەو لیستە دانەبێ کە ئابلۆقەی بەسەر سەپا بێت چکە دوو لیستی جیایەک ئیخەزێنەیە یەکجانی وەزارەتی دەرەوەیە ئەگەر لەو وەزیرەکان تەنان وەزیرەکانیش ئەو لەو لیستەدا بن کێشە نییە وابزانام وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئێستا هەرخۆی سەرکردەی ئەوەیە سەرکردەیەک لە میلیشیایەکانە و لە ناو حکوومەتی عێراقە و لە لیستی ئەمریکاشدا کێشەی نییە تەنێت سەرۆک وەزیران نەبێت زۆر چاکە ڕوونە کاک محەممەد باکەمێ بگەڕێنەوە سەر ئەنجامەکانی ئەوەی کە دوێنێ ڕوویدا ئەو دیمنانەی کە بینیمان کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەروە یەکەمین جێگری هەڵبژێدراوە تا بەڕێزیشت باز لەوەکی کە بۆ ئەمڕۆ ڕەنگە ئەمەش یەکلا بێتەوە جێگری دووەمیش هەڵبژێتە ئەی سەبارەت بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەمە تا چەند دواکەوێت تێڕوانینی بەڕێستان چێ بۆ پێ دوایە نەتیجەکە زوو کۆتایی پێدێت یاخود بێگەر تاوە بێت و هەڵبژێرێت بڕواناکەم هیچ گرفتێکی لە بەردەم هەبێ بەڵام ئایا پرۆسەکە لەبەر عەفو لەبەر چەند ڕێکارێک لیان وەکو بڵین ناکۆشی کاک محەممەد ببوورە مەبەستەکەمەوە نێ کە کێشە و گرفت لە بەردەم پرۆسەیە بەڕێوچێ بۆ هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەبەستەکەم ئەوە بوو ئایا وەکو چۆن جێگری دووەم بە چەند گەڕێک بووە تا ئەنجامەکەی کەوتۆتە ئەمڕۆ و لە ئەمڕۆدا هەڵدەبژێرێ ئایا ڕەنگە دوو بەیانیش بێ ئێمە نازانین چی ڕۆدا بەڵام بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەکو کێشە و گرفتنا وەکو گەڕ و وەکو دواکەوتن تێڕوانینی بەڕێستان چێ پێتان وایە بەیەگەڕ بتوانرێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەڵبژێرێت بەڵێ بەیەگەڕ دەتوانرێ چونکە خۆی ئەمەی ئێستا چوارچەوەی هەماهەنگی 180 پەرلەمانتاریان هەیە لە ئەنجومەنی نوێنەران هەر خۆیان ئەگە دەتوانن بەبێ سازش بەبێ سازش بەبێ گەڕانەوە بۆ پێکاتەی سونی و بۆ کورد ئەم بڕیارە بدەن ئەمە هیچ پێچوپەنایەکی تێدا نییە لە ئەوەیدا لە هەڵبژاردننی ڕابردوو ئەم لایەنانەی سەر بە ئێران زۆر کورسیان زۆر کەم بوو نەیان دەتوانی بە هیچ زۆرێک پەلبووکتن بۆ ئەم هەنگاوە بەڵام ئێستاکە بە ئاسانی دەتوانن ئەم شتە پێک بێنن و پێشتریش کێشەی سەدر هەبوو سەدر خۆی لە ناو پرۆسەی سیاسی بوو بەر لەوەی بچێتە دەرەوە بەس ئێستاکە سەدریش نەماوە بە ئاسان دەتوانن ئەوە بکەن بە ئاسان دەتوانن ئەم پرۆسەیە بەرەو پێش ببەن بەلایەکی دیکەشەوە هیچ وای دەبینم سوودانی ڕەنگە ببێتەوە سەرۆک وەزیران چووکە وەکو مالیچی ئەو هەشت ساڵی سەرۆک وەزیرانی خۆی کردو گەرچی هیچ کۆتوبەندێکی دەستوری و یاسایی نییە لەسەرەوەی خۆی کاندید بکاتەوە
بەڵام ڕەنگە لایەنەکانتەوە لەسەری کۆک نەبن. باشە. سوودانی لە ماوەی 4 ساڵی ڕابردوو توانی بەرژەوەندیە هەرێمی و نێودەوڵەتیەکان هاوسەنگ بکات، توانی تا ڕادێک ئابووری عێراق سەقامگیر بکە، بڕوان وایە ئەو هەر دەبێتەوە سەرۆک وەزیران و کاندیدی چوارچەوەی هەمە هەنجیش دەبێت. بەڵێ محەممەد کامەران چاودێری سیاسی سپاس ڕاستەخۆ لە شاریە و لێرەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن. بەڵێ سانە